لە هەرچوەکەن و بینەری زوو من ئەم کاتتان باش کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بەردەوامە لە ئامادەکاریەکانی بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەوەی بڕیارە بیستیدە ئەنجام بدرێت. تازەترین قسەی کۆمسیۆن ئەوەیە کە پێداچوونەوە بە کاندیدەکان چێککردنیان زۆری نەماوە بەڵام تەواو نەبوون. بڕیارە لە چەند ڕۆژی ڕابردوو کۆتایی بۆ پرۆسێ بێنن کە ئەوە کۆتایی پێهات بانگەشەی هەڵبژاردن دەست پێیەکە. قسەکە ئەوەیە کە بۆی هەیە لە 20 بۆ 25 مانگ لەو نێوەندەیە بانگەشەی هەڵبژاردن دەست پێکە. کۆمسیۆن کۆمەڵێک ڕێکاری گرتوۆتە بەر پێدەچێ هەندێکی دیکەی مابێ. دیارە چەند جارێک تاقیکردنەوەی ئەزمموی کراوە ناردنی داتا بۆ با بڵێن ناوەندەکان یان بۆ سنتەری ئەوەی کە کۆمسیۆن داتاکانی لێکۆوە کاتەوانێ ئەوانە پەنجارێک تاقی کراونەتەوە بە قسەی کۆمسیۆن شتەکان زۆر باش ڕۆشتبوون. ئەوە قسەی ئەوانە هەندێک کاتبی دوورخراونەتەوە هەندێک تریان وەکو خۆیانەڵێن چێکردنەوەی ماوە پێداچوونەوەی ماوە و ئەوانەیش کۆتایی پێهێنن کارت وەرگیراوەتەوە بە قسەی کۆمسیۆن بێ ئەوەی وەرگرتنی کارت لە ئاستێکی باشایە. بەشێکی زۆر لە خەڵک چوون بە دەم وەرگرتنەوەی کارتەکانیان. بەگشتی قسەی کۆمسیۆن لەبارەی ئامادەکاریەکان و خودی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکەش قسەی ئەرێنین. من ئەم شەو لەگەڵ عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەموو ئەم پرسانە و کۆمەڵێک پرسی دیکەی تایبەت بە ئامادەکاریەکانی هەڵبژاردن گفتوگۆکەم. بەڕێز عیماد سڵاوت لێبێ، هیوادارم زۆر باشبی بەخێربەی بۆ زووم. لە ئامادەکاریەکانتان بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان گەیشتون بەچی؟ ئێوارەتان باش، سڵاو لێەوە لە بینەرانتان. ڕێکارەکانی کۆمسیۆن بۆ ڕۆژی هەڵبژاردن بەردەوامە لە 20دا لە قۆراغی کۆتایی ئامادەکاریەکاندا و کۆمسیۆن سەرجەم ڕێکارەکانی ئەنجام داوە ئەوەی کە ماوەتە پەسەندکردنی لیستی پاڵێوراوانە و دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنە و کۆمسیۆن ڕاهێنانی بۆ کارمەندانی کۆمسیۆن کردوتەوە و هەروەها تاقیکردنەوەی بۆ سەرجەم ئامێرەکان کردووە و هەروە پلانی داناوە بۆ ئەوەی هەموو ئامێرەکان بگوازرێنەوە بۆ کۆگاکان و بۆ ناوەندەکانی دەنگدان. هەروەها ئاسایش لایەنی ئاسایش ئەمنی لەلایەن ئاسایش یاریمی کوردستانەوە ڕێکخراوە بە هەماهەنگی لەگەڵەوان. سەرجەم نووسینگەکان و هۆڵەکانی ڕاهێنان هەمویان ئاسایشان پارێزرا. هەروەها کۆمسیۆن لە ڕاستیدا ناوی چاودێرانی ناوخۆیی و دەرەکی تۆمارکردنی ناوی کردوتەوە. هەروە تۆمارکردنی لایەنە سیاسیەکان چاودێری لایەنە زۆر باشە. بەڕێز عیماد، من بۆ هەموو ئامادەکاریانەی کە باست کرد بە دڵنیاییەوە قسە و پرسیارم هەیە. پێدەچێت یەکێک لە گرنگترین ئامادەکاریەکانیان ئەوانەی کە ئێوە کردوتانە مەسەلەی دەنگدانی ئەلکترۆنی و دواتر ناردنی داتاکان بێ بۆ سنتەر ناوەندی ئەوەی کە خۆتان داتای بۆ ئەنێرن. ئەم پرۆسەیە چۆن بەڕێوەچوو چیتان بۆ دەرکەوت؟ کەم و کورتێکی دیاریکراو هەبوو یان نە پرۆسەیەکی باش بوو؟ بەڵێ، وردەکاری هەڵبژاردنەکان دەنگدانی تایبەت لە ڕۆژی 18 مانگیدا بەڕێوە دەوتێ. هەروە دەنگدانی تایبەت هێزە ئەمنیەکان دەگرێتەوە. هەروەها دەنگدانی گشتی لە ڕۆژی 20دا بەڕێوە دەچێت و ژمارەی دەنگدەران نزیکەی 2,800,000 دەنگدەرە. هەروەها دەنگدان پرۆسەی دەنگدان لە ساعت 7 بەیانەوە دەست پێ دەکات و لە ساعت 6 ئێوارە کۆتایی دێت. ئەوە هیچ درێژکردنەوەیەک نابێت بۆ ماوەی دەنگدان لەبەرەوەی ئامێرەکان بە شێوە ئەلکترۆنی
بە شێوەیەکی ئەلکترۆنی دەست پێ دەکەن و بە شێوەیەکی ئەلکترۆنی کۆچایی دێت و دوایەوەی کە دەنگدان کۆچایی هات جیاکردنەوەی دەنگدانەکان بە شێوە ئەلکترۆنی ئەنجام دەدرێن لە ناو وێزگەکانی دەنگدان و پاش ئەوەی کە جیاکردنەوەی دەنگدانەکان بە شێوە ئەلکترۆنی جیاکرایەوە ئەنجامەکان لە ناو وێزگەکان ڕدەگەێنرێ و پاشان بە شێوەی دەستی هەموو وێزگەیەک دەنگدەکانی هەژمار دەکرێن لە دەنگدانی گشتی لە دەنگدانی تایبەتیشەوە لەگەڵ ئەوەشدا دوای 24 کاتژمێر لە کۆچایاتنی پرۆسەی دەنگدان ئەنجامە بەرایەکان ڕدەگەێنرێن لە ڕۆژی 21 دەی 2024 بەڕێز عیماد پرسیاری من لەبارەی ئەوە بوو لەبارەی ئامادەکاریەکان بوو نەک پرسی با بڵێن وردەکاری ڕۆژی هەڵبژاردن باست لەوە کرد کە دەنگدانی ئەزممویتان کردووە و نردنی داتاکانیش بۆ سنتەر بۆ ئەو ناوەندەی کە داتاکانتان لێ نردووە بۆ نردووە ئەم پرۆسانە باش بەڕێوە چوون یان هەندێک وردەگرفت هەن و پێویستیان بە چارەسەرکردنە بەڵێ ئێمە ڕێککاری زۆر باشمان بۆ ڕێکخستنی ئامێرەکان بەکارێناوە ئەو سێ جاریش پرۆسەکەمان بە سەرکەوتووی تاقی کردوێتەوە هەموو ئامێرەکان بە شێوەیەکی باش کە بەکارهاتوون کاریان کردووە و هەروەها ئەزمونێکی باشمان بۆ گواستنەوەی ئەنجامەکان لە وێزگەکانەوە بۆ سێڤەرەکان ئەنجام داوە بۆ هەموو ناوەندەکانی تۆمارکردنی دەنگدان و هەروە لە نووسینگەی پارێزگاکان و کارەکەمان لە زۆربەی وێزگەکان ئەنجام داوە وێزگەکانی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتیش و گواستنەوەی ئەنجامەکان بە سەرکەوتوی ئەنجام درراوە و لە نێوان سەررجەم ئەو وێزگانی کە بەکارهاتوون دەنگەکان بە سەرکەوتوی گواستراوەتەوە و کاتێکی زۆر کەمی پێویستە بۆیە ئەو ئەزمونە کە کراوە ئەزمونێکی سەرکەوتووە بە شێوێکی زۆر باش بەڕێوەچووە هەروە ئامێرەکان و بەرنمەکان کە بەکاردێنێت لە ڕۆژی هەڵبژاردنە ئامادەن بۆ کارکردن و هەروە ئێستا ڕاهێنان هەیە ڕاهێنانێکی چڕەیە لەسەر ئەو ئامێرانە بۆ ئەوەی کێشە دروست نەبێت لە ڕۆژی بەڕێز عیماد ئەمە چەند جارێکە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش پێم وا بێمە دووەم جارە بێگەر بەکاری بێنین ئامێری ئەلکترۆنی بۆ دەنگدان بەکاریەت جارانی پێشوو هەندێک لە دەنگدانەکان هەندێک گرفت دروستە بوو و گلەی دروستە بوو لەلایەن لایەنەکانەوە سەبارەت بە دەنگدانی ئەلکترۆنی ئەم ئامێرەی ئێستا بەکاریەت هەر ئەوانەیە کە پێشتر بەکاراتن یان نەخێر ئامێرێکی باشترە بۆیە ئێوە بەم دڵنیاییەوە با بڵێن سەرکەوتنی پرۆسەکانی دەنگدانی ئەلکترۆنی با بڵێن ئەزمموی دڵنیاکەنەوانێ بەڵێ ئەو ئامێرە بە کوالەتێکی زۆر باش کاریکرد لە هەڵبژاردننی 2021 و بەکار هات لە هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەروەها بە شێوەیەکی زۆر باش بە ڕێژێکی زۆر باش سەرکەوتنی بەدەستێنە هەندێک ڕاگیران هەبوو بەڵام لە وێزگەکان ئەوەش چارەسەرکرا بەڵام لە هەڵبژاردنەکانی 2023 لە ئەنجومەنی پارێزگاکان هەمانە ئامێرانە بەکارهاتن و لە دەنگدانی گشتیە ڕێژێکی باشی لە سەرکەوتن بەدەستێنە و ئەنجامەکانمان لە 24 کاتژمێردا ڕاگەیان بەبێ هیچ کێشەیەک بەڵام ئەمڕۆ ئەم ئامێرانە بەکاردەهێنین ئەو ئامێرانە ئامێرێکی کۆنین چونکە ئەو ئامێرانە تەنها یەک ڕۆژ بەکارهاتوون ئەویش لە هەڵبژاردنە و ئەو ئامێرانە بە پرۆسەی چاکردنا ڕۆشتون و هەروە لە کۆگای تایبەت تا پارێزراون و ئێستا کە بەکاری دەهێنین ئەنجامەکانی زۆر ئەرێنی بوون زۆر باش بوون
و دڵنیایی هەبووە و نامەی دڵنیایی دراوە و نامەی دڵنیایی دەنێرین بۆ دەنگدەران لە ڕێی کەناڵەکەی ئێوە کە کامێرا هەیە لە ناوەندەکانی دەنگدان لە بنکەکانی دەنگدان هەموو شتێک تۆمار دەکات چوونە ژوورەوەی دەنگدەران و بە دەنگ و بە ڕەنگەوە تۆمار دەکرێن هەروەها چاودێری ناوخۆی و نێودەوڵەتی هەیە لەسەر هەڵبژاردەکان هەروەها نوێنەری لایەنە سیاسیەکان بەشدارن لە هەڵبژاردەکان هەروەها لەگەڵ ئەوەشدا کۆمسیۆن پشت دەبەستێت لە بەڕێوەبردنی پرۆسەی دەنگدان پشت دەبەستێت بە فەرمانبەران و دەرچوانی زانکۆ لە هەرێمی کوردستان لە ڕووی هونەری و لە ڕووی لۆجستی و کارگێڕی و پشت بە و کارمەندانەی دەبەستێت. زۆر باشە بەڕێز ئیماد ڕاستیەکەی قسەیەکت کرد بۆ من گرنگە بیکەم بە پرسیار بۆچی چەند ڕۆژێکە بەرپرسانی کۆمیسیۆن دڵنیایی ئەیەن لەوەی کە هیچ کەسێ نازانێت کێ دەنگی بە کێیاوە دەنگی دەنگدەر نهێنی ئەمێنێتەوە هیچ لایەنێک نایزانێ بەڵام ئێستا قسەیەکت کرد بەوەی کە کامێرەی مڕاقەبە بە دەنگ و بە ڕەنگ ڕاستیەکەی لاوێزگەکانی دەنگدان هەن لە بنکەکانی دەنگدان هەن و دەزانرێکی ئەگوزەرێ ئەم ڕێکارەی ئێوە هیچ کاریگەریەکی لەسەر ئەوە هەیە کە بزانرێ کێ دەنگی بە کێیاوە یان ئەمە بۆ پرسێکی دیکەیە بۆ با بڵێن ڕێکارێکی دیکەیە بەڵێ بەڵێ نعم رصدت بعض فرقنا الموجودة هەندێک لە تیمەکانمان ئەو دەنگویانی بیستووە کە دەزانرێت کێ دەنگی بە کێدانەوە ئەو زانیاریانە ناڕاستن و نازانرێت کە کێ دەنگی داوە لە ڕاستیدا کاتێک دەنگدەر دەچێت دەنگ دەدات و وەرەکەی دەنگدان وەردەگرێت لە نێو کابینەیەکدا جاکراوەتەوە دەنگ دەدا و ئەو خۆیەتی کە کارتی دەنگدانەکە دەخاتە ناو ئامێرەکەوە و ئەو ئامێرەش دەنگەکە هەژمار دەکا و زۆر مەحاڵە و بە هیچ شێوەیە ناکرێت کە کەسێک بزانێت کە دەنگی بە کێداوە و کێ هەڵبشاردووە لە ڕاستیدا نهێنێکی تەواو هەیە لە پرۆسەی دەنگدانە و هەموو ئەو کەسانی کارمان لەگەڵ دەکەن لە لایەنەکان و لە کاندیدان و لە دەنگدەرانیش دڵنیا دەکەینەوە کە دەنگدان نهێنیە و بە هیچ شێوەیەک نازانرێت کێ دەنگی بە کێدانەوە و شێوازی دەنگدانەکە لەلایەن دەنگدەرەوە بە هیچ شێوەیەک نازانرێت. زۆر باشە بەڕێز ئیماد من پێم وابێ یەک پرسیارم ماوە لەبارەی با بڵێن ئەو ئامێری دەنگدانی ئەلکترۆنی و ئەگەر پرسیاریتر دروست نەبێ وازی لێ هێنم ئەو کاتە دەنگدانی ئەلکترۆنی گرنگە و ئامێرە ئەلکترۆنیەکە گرنگە کە دەستوەردانی مرۆیی نەبێ داتا نەتوانرێت لە دەرەوە داخلی با بڵێن ئامێرە ئەلکترۆنیەکە بکرێ پێشتر لە هەڵبژاردننی 2010 بە دیاریکراوی گلەیەکی لەو بابەتە هەبوو و تا حدێکیش سەلمێنرا کە ئەوە کراوە داتا لە دەرەوە داخل کراوە بۆ ئامێرەکان کۆمیسیۆن ئەمەی کۆنتترۆل کردووە هیچ دەستێکی مرۆیی ئەتوانێ داتا داخل بکاتە ناو ئامێری دەنگدانی ئەلکترۆنیەوە یان ئەمە کۆنتترۆل کراوە ڕۆیشت لا ڕەجعەتە لەو وەکو عەرەبەڵێ بەڵێ بەڵێ ئەو ئامێرە زۆر بە کواڵەتێکی باشیش دەکاوە تا ئێستا ئەو لەو هەڵبژانەی کە بەکارهاتۆم ئامێرە لە 2010 هەرچەندە چەند گرفتێکە بوو و لە هەڵبژارنگە 2021 و 2023 بەی شێوەیەک هاکردنی ئەم ئامێرە و بەرنمەکەی بەی شێوەیە ئەنجام نەدراوە و خاڵێکی تری لە ڕاستیدا دەنگدان تەنها لە ڕێگەی کارتی بایۆمەتریەوە دەبێت و ئەو کارتەش بەی شێوەیەک ناتوانرێ هاک بکرێت لەبەر ئەوەی وێنەی دەنگدەری لەسەرا و هەروە پەنجەمۆری دەنگدەری لەسەرا
هەروەها ئەو پەنجەمۆرە پێویستە لەگەڵ پەنجەمۆری دەنگجەرە یەک بگرێتەوە و هەروەها لەگەڵ ئەوەشدا دوای ئەنجامدانی جاکردنەوەی دەنگەکان بە شێوە ئەلکترۆنی هەروەها دەنگدانەکە بە شێوەی دەستی جیا دەکرێتەوە و دەنگەکان بە شێوەی دەستی جیا دەکرێنەوە لەگەڵ ئەلکترۆنیشدا بۆ ئەوەی دڵنیا بکرێتەوە کە ئەو ئامێرە بە تەواوی کاری کردووە و هەروەها ئێمە زۆر دڵنیان لە شێوازی کارکردنی ئەو ئامێرە ئەمەش پەیامێکی ترە بۆ ئەوەی دڵنیا بن ئەوانەی کە بەشداری دەکەن کە ئامێرە ئەلکترۆنیکە بە شێوەیەکی زۆر دروست ڕاست دەکا و ئەنجامی جاکردنەوەی دەنگەکانیش بە شێوەی دەست هاوتا دەبن و هەروە کۆمسیۆن کارەکانی زۆر بەڕوونی و بە شەفافی ئەنجام دەدات بۆ ئەوەی هەڵبژاردنەکە پاک و بێگەرد بێت و زۆر دوور بێ لە هیچ یاری پێکردن بە ئەنجامەکان. زۆر باشە بەڕێز عیماد. پرسێکی دیکە مەسلەی با بڵێن پێداچوونەوەیە بە کاندیدەکانی هەڵبژاردن بۆ ئەگەری مانەوەیان یان دوورخستنەوەیان. هەتا ئێستا چەند کاندید دوورخراونەتەوە و پرۆسەکە تاکەیە خایانێت؟ بەڵێ لە ماوەی دابشکرد ئێمە حوت کاندیدمان دوورخستەوە لەبەرەوەی کوالەتی کاندیدبوونیان تێدا نەبوو ئەوە هەروەها کۆمسیۆن پابەندە بە بڕیارەکانی دەستەی دەستپاکی و کە لەلایەن وەزارەتی ناوخۆ بڕیاری لەسەدرێت و ئەو وردبینیە بەردەوامە تا ئێستا. هەروەها کۆمسیۆن ئەگەر هەر بڕیارێک هەبێت کە لەگەڵ ئەو تایبەتمەندانەی کاندید بوون یەک نەگرێتەوە کاندیدی دیکەش دوور دەخاتەوە هەروە هەتا دەرکردنی بڕیاری دەستەی کۆمسیۆن ناتوانین بڵین کە چەند کاندید دوور خراونەتەوە. کاندیدەکان کە دوور خراونەتەوە لەلایەن حیزب و لایەنەکانەوە لە ماوەی 3 ڕۆژدا شوێنیان پڕ دەکرێتەوە. کاتی ئەم پرۆسەیەش تەواو بوو ئەنجومەنی کۆمسیۆران ناوی کاندیدان بە شێوەیەکی کۆتایی پەسەند دەکات و هەروە ئێستا ئەو ژمارەی کە نزیکەی 1132 کاندیدا لە نێوان کاندیدی سربەخۆ و کاندیدی حیزب و لایەن و سیاسەکان و ئەو پەیمانەتەکان. زۆر باشە. بەڕێز عیماد، دوورخستنەوەکانی ئێوە ئەوەی خۆتان کردوتانە زیاتر لەسەر چ هۆکارێک بووە لەبەر بەهۆی چیەوە بوو؟ ئەمە یەک. دوو، ئەوانەی دیکەش کە ئەگەر لە ڕێی با بڵێن نەزاهەوە بێ یان لە ڕێی وەزارەتی ناوخۆ بێ یان هەر لایەنێکی دیکە کە ئێوە داواتان لێکردوون پێداچوونەوە بە لیستی کاندیدەکانە بکەن، زیاتر دوورخستنەوەکان لەبەر چ هۆکارێکن؟ كل من لديه سجل جنائي هەموو کەسێک تۆماری چاوانی هەیە لە لای وەزارەتی ناوخۆ ئەوە دەزانرێت ئەو تاوانانە ئەو هەڵانەی کە ئەنجامی داوە تاوانی کوشتن و پارەسپیکردنەوە یاخود ڕفاندن ئەوانەی کە یاسا بەسەریانە سەپێنراوە و هەروە دزینی پارەی گشتی مڵکی گشتی و بڕیارەکانی دەستەی نەزاهە و وەزارەتی ناوخۆ کۆمسیۆن ڕەچاویان دەکاوە پشتیان پێدەبەستێ بۆ دوورخستنەوەی کاندیدەکان و هەروەها کۆمسیۆن لە ڕاستیدا ئەم بڕیاری ئەنجومەنی کۆمسیاران بۆ دوورخستنەوەی ئەو کاندیدانە دەتوانن کە ئەوان تانە لە بڕیارەکە بدزن و هەروەها کۆمسیۆن ئێمە هەمیشە دەڵێین کە ئەو بڕیارانەی کە دراون دەستەی هەڵبژاردەکان بڕیاری داون دەستەی تایبەتی دادوەری تایبەتی هەڵبژاردەکان بڕیارەکانی پابەندیە بۆ هەردوو لایەن ئەوانەی کە تانەیان دا و هەروە کۆمسیۆنیش بڕیارەکانی دەستەی دادوەری ناگۆڕێن بە شێوەیەک.
زۆر باشە بەڕێز ئیماد جەمیل بۆ پرۆسەی با بڵێن دوورخستنەوەی کاندید و ئەو پرۆسەی ئێوە دەستان پێکردووە مەسلەی پێداچنەوە بە کاندیدەکان و گۆڕینی کاندیدەکانەوەی کە لایەنەکان ئەتوانن لە ماوەی 3 ڕۆژە کاندیدەکان بگۆڕن ئەی ماوەی سکاڵای ئەو کاندیدانەی کە دوور خراونەتەوە چەندە ئەوانیش هەر 3 ڕۆژە یان لە ماوەی چەند ناتوانن سکاڵا تۆمار بکەن بۆی دووبارە بڕیار لەبارەی دوورخستنەوەیان یان گەڕانەوەیان بدرێت سواکان سەبارەت بە ئاڵوگۆڕی کاندیدەکان لە ماوەی 3 ڕۆژدا دەبێ و لە دوای دەرچوونی بڕیارەکە حزب و پەیمانێتیەکان ئاگادار دەکرێنەوە ئەوەش ئەنجام درراوە و کاندیدەکانەوەی دوورخراونەوە شوێنیان پڕکراوەتەوە لەگەڵ ئەوەشدا بەنسبەت بڕیاری ئەنجومەنی کۆمسیۆرانەوە هەروە 3 ڕۆژەیە بۆ ئەوەی چانە لە بڕیارەکە بدرێت. زۆر باشە لەبارەی سکاڵاوە بەڕێز عیماد ئێستای ئێوە هیچ سکاڵایەک وەرەگرن یان نەخێر کەی بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکرد اینجا با بڵێن وردە وردە ئێسکاڵاکان دەگاتە لای ئێوە و ئێوەش کاری لەسەرەکەن. لە ڕاستیدا ئەو سکاڵانەی کە پێشکەشی کۆمسیۆن دەکرێن ئەوە کۆمسیۆنیش بە پێی ترسناکیەکەی مامەڵی لەگەڵا دەکا سکاڵاکە ئەگەر سوور یاخودەر شێوازێکی تر بێ ئێستا ئێمە ناچینە بابەتی باسکردنی شێوازی تانەکانەوە بەڵام ئەو تانانەی کە دەدرێنە دەستەی دادوەری هەڵبژاردەکان تا ئێستا هیچ چانەیەک سەبارەت بەو بابەتە لەلایەن کاندیدێکی دیاریکراوە پێشکەش نەکراوە. ئێمە هەروە چاوەڕێ دەکەین ئەگەر ئەوانەی کە دوور خراونەتەوە ئەو کاندیدانەی دوور خراونەتەوە ئایا هیچ تانێکیان دەبێت یاخونە ئەم وردەکاریانە لە ڕاستیدا کۆمسیۆن لە ماڵپەڕی ڕسمی خۆی بڵاویان دەکاتەوە. زۆر باشە بەڕێز ئیماد جەمیل پرسی دەستپێکردنی بانگەشە پەیوەستە بە کۆتایی هاتنی مەسلەی کاندیدەکان و یەکلاکردنەوەیان بە دیاریکراوی کەی مەسلەی یەکلابوونەوەی کاندیدەکان کۆتایی پێدێوە بانگەشەی هەڵبژاردن دەست پێیەکات. بەڵێ ئەوەی دەوترێت لە ڕاگەیانراوەکانەوە کە دیاریکردنی ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنەوە هیچ ڕاست نییە لەبەرەوەی کۆمسیۆن ئێستا بەردەوامە لە وردبینی لیستی کاندیدات و بڕیارەکان لە ڕێی کۆمسیۆنەوە دەدرێت ئەوە ڕێکارەکانیش لە ڕێگەی دەستەی نەزاها و وەزارەتی ناوخۆ بەردەوامە و وردبینی بۆ دەکرێت و ڕێکاری پێویست دەگرێتە بەر و دوای ئەوە کاتێ کۆمسیۆن ئەو کارەی تەواو کرد لە ڕووی یاساییەوە ئەوە هەروە وردبینەکە تەواو بوو هەروەها ئەنجومەنی کۆمسیاران ناوی کاندیدەکانی پەسەند کرد و دوای پەسەندکردنی ناوی کاندیدان لە چەند ڕۆژی داهاتوودا هەروەها دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکەین بۆ کاندیدان. بەڕێز عیماد ڕاستیەکەی ئەمڕۆ سەرۆکی کۆمیسیۆن خۆی لێدوانێکی بۆیا بووین بۆ زووم وتبووی پێدەچێیانە و پێشبینی کردبوو لە 20 بۆ 25 مانگ بانگەشە دەست پێ بکە پرۆسەی پێداچوونەوە و تەزدیقکردنی کاندیدەکان کۆتایی پێبێت لە 20 بۆ 25 بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکە. ئەمە پێشبینیەکی باشە سەرۆکی کۆمیسیۆن کردوێتی. لە ڕاستیدا ئێمە ئەم بڕیارە دەگەڕێتەوە بۆ دەستی ئەنجومەنی کۆمسیاران ئێمە تا ئێستا گوێم لە لێدوانی وانە بووە کە ئێستا ست کرد بەڵام جەنابی دادوەر سوورە لەسەر ئەوەی کە کۆمسیۆن بە زۆر خێرایی لیستی کاندیدا ئامادە بکە هەروەها لیستەکان پەسەند بکات و دوای ئەوە ئەنجومەنی کۆمسیاران کاتی
دەستپێکردنی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن دیاری دەکات ئەو باز لەوە دەگرێت کەی دەست پێ دەکات وە لە ڕۆژی حەڤەی مانگی دەی 2024ش بانگەشەی هەڵبژاردن کۆتایی دێت. زۆر باشە. بەڕێز ئیماد جەمیل، یعنی بە دڵنیایی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن ئەوەی بڕیار بوو بە نزیکەی مانگێک بێ، مانگێک ناخایەنێ و ئەمڕۆ سەرۆکی کۆمیسیۆن ئەم قسەیشی بۆ کردوین بۆ زووم بەوەی کە بانگەشە بەهۆی دۆخی سیاسی کورتکراوەتەوە. پێم وانییە ئەم قسەیە هەروە کرابێ. چ دۆخێکی سیاسی وای لە کۆمیسیۆن کرد کە بە نزیکەی هەوڵ با بانگەشەی هەڵبژاردن کورت بکاتەوە سەرەڕای ئەوەی من نەزانم وەکو میکانیزمی پێداچوونەوە بە کاندیدەکان کۆتایی نەهاتووە. لە ڕاستیدا ئێمە گوێمان لە وردەکاریانە و لەو لێدوانە نەبووە، بەڵام وەک دەزانی کۆمیسیۆن لە زۆربەی هەڵبژاردنەکانیا پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن کەمترە لە مانگێک مەگەر لە حاڵەتێکی جیاوازا بوو بێ وەک هەڵبژاردنەکانی 2021 کە کاتەکەی زۆری خایەند ئەوش بەهۆی دواکەوتن و چەنۆکارێکی ترەوە. بەڵام ئێستا کۆمیسیۆن بە پێی ئەو پێوەرانەی کە کاری لەسەر دەکات لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوو شاکاری لەسەر کردووە بانگەشەی هەڵبژاردن لە نێوان 25 ڕۆژ بۆ مانگێک دەبێت و لە ڕاستیدا ئەو ماوەیە بەسە بۆ بانگەشەی هەڵبژاردن. زۆر باشە. یەکێک لەو پرسانەی دیکە کە ئیشتان لەسەر کرد بەڕێز ئیماد مەسەلەی وەرگرتنی کارمەندی سەرسند و خوانەی بنکەی دەنگدانە خۆتان باشترە زانن کە کاروبارەکان چۆنەکرێ. ئەمانە کارمەندی پێویست دامەزران یان هێشتان پرۆسەکە بەردەوامە؟ من بۆیە ئەم پرسیاراکەم بە دڵنیایی پێدەچێ خەڵکێک بیەوێ کار بکات لە چوارچێوەی ڕۆژی هەڵبژاردن و ببێتە کارمەندی سەرسندوق. ئەمە بە کۆ گەیشت؟ بەڵێ کۆمیسیۆن زیاتر لە 1400 ناوەندی دەنگدانیە لە نێوان دەنگدانی گشتی و دەنگدانی تایبەتە. دەنگدانی گشتی چەند وێزگەیەکی دەنگدانی هەیە و 7000 وێزگەش 774 ناوەندەیە بۆ دەنگدانی تایبەت. ئەو ناوەندانە پێویستیان بە نزیکەی 42,000 مۆزەفەیە بۆ بەڕێوەبردنیان کارمەندێ بۆ بەڕێوەبردنیان و بۆ بەکارهێنانی ئەو ئامێرانە و ئەو بەرنامانە بە شێوەیەکی دروست. بۆیە ئێمە چینێکی تایبەتمان هەڵبژاردۆ بۆی کار لەسەر ئەو ئامێرانە بکەن کاویش فەرمانبەرانی حکومەتن کە بڕوانامەی ئامادەیی و بەرەوسەریانەیە و هەروەها خوێنکارانی زانکۆ و دەرچوانمان دەستنیشان کردووە بۆ ئەوەی ڕاهێنانیان پێ بکرێ بە شێوەیەکی چڕ لەسەر ئەو ئامێرانە ڕاهێنان بکەن. هەروەها کارمەندانی ڕۆژی هەڵبژاردن ژمارەیان چەندین هەزار خوێنکارە و 4 هێندەی خواستی بەڕێوەبردننی ڕۆژی دەنگدان بۆ هەروەها ئەوەی کە ناویان پڕکرد بووە بۆیە تیرروپشت کرا بۆ هەڵبژاردننی ئەو کەسانەی کە لە ڕۆژی هەڵبژاردن کارمەند دەبن و تیرروپشکەکەش بە شەفافی ئەنجامدرا و ئەوانەی کە هەڵدەبژێرێن ڕاهێنانیان پێدەکرێت. زۆر باشە. اینجا پرسێکی دیکە ئەوەی کە گرنگە لە مەسەلەی هەڵبژاردن دیارە کارمەندەکانی کۆمیسیۆن و ئەوانەی دیکەش وەکو کارمەندی سەرسندوق کارەکەن ئیشەکانیان بە دڵنیایی ئیشێکی ورد و دیاریکراوە بێ و کاریگەری خۆشی هەیە لەسەر پاکی هەڵبژاردن. لە تەنیشت ئەمان مەسلەی چاودێرە، هەم چاودێری ناوخۆیی هەم چاودێری دەرەکی. لە بەگشتی چەند با بڵێن ڕێکخرا و لایەن وەکو چاودێری ناوخۆیی و چەندی دەرەکیش بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەشدارە بن و ئەبن بە با بڵێن چاودێریکەری پاکی و بێگەردی هەڵبژاردنەکە.
کۆمسیۆن سوورە لەسەر چاودێریکردن و ئەو چاودێریکردنش دەبێت ئەوەی شەفافێت لە پرۆسەکەیە. بۆیە داوا لە باڵوێزخانە و کنسوڵخانەکانی عێراق کراوە بۆی چاودێری هەڵبژاردنەکان بکەن و چاودێری نێودەوڵەتیشەیە و ئێستا چاودێرانی نێودەوڵەتی لە ناوەندەکانی دەنگدان دەستی پێکردو تۆمارکردنیان و هەروە چاودێری ناوخۆیی ژەیە. ئێمە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیمانەیە کە ئەزممویانێ لە ئاستی ناوخۆی و نێودەوڵەتیدا وەک ڕۆڵی کاریگەریان دەبێت لە چاودێریکردنی هەڵبژاردن و هەروە راپۆرتەکانیان ڕۆڵی دەبێت لە دیاریکردنی لایانی ئەرێنی و نەرێنی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و هەروە چاودێری هەیە لەلایەن نوێنەری لایەنە سیاسیەکانەوە ئەوانەی کە بەشدارن لە هەڵبژاردن و هەروە نوێنەری کاندیدان. بەڵام بابەتی ژمارەیان ئەوە پەیوەندی بە تۆمارکردنەوەیە کە ئێمە پێش دەستپێکردنی دەنگدان ئامارەکان بڵاو دەکەینەوە. پێم وایە هەموو چاودێریکردن هەموو وێزگەکان دەگرێتەوە و ژمارەی چاودێرانیش زۆر دەبێت لەبەرەوەی خواستێکی زۆرەیە بۆ چاودێریکردن و بەشداریکردن لە هەڵبژاردنەکە. هەروەها ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی گرنگیانەیە لە هەڵبژاردنە. هەروەها کۆمسیۆنیش ناوەندی ڕاگەیاندنی داناوە هەروەها ئازادیشەیە بۆ ئەوەی ڕاگەیاندنەکان لە ناوەندەکاندا بن بۆ ئەوەی کامێرا بەکاربێن. هەروە ناوەندی تایبەت بە ڕاگەیاندنەکان دروستکراوە لەلایەن کۆمسیۆنەوە. زۆر باشە. بەڕێز عیماد، ڕاستیەکەی ئەو پرۆسە ئەزممویانەی کە ئێوە کردان ئێوە خۆتان دانی خێری پیانێن بە باش وەسفیەکەن. من نازانم ئەگەر ڕێکخرا و چاودێرە ناوخۆی و دەرەکیەکان بەشدار بوو بن لە ئەو پرۆسانەی کە تاقیکاری بوون و ئێوە کردوتانە ئەزمموی بوون و ئێوە کردوتانە، ئەوان ڕایان چی بوو لەسەر ئەو ئەزممونانەی ئێوە کردان پرۆسە تاقیکاریەکان؟ بەڵێ ژمارەیەکی زۆر لە چاودێرانەیە کە هەڵبژاردنەکانی پێشوانە بوون و هەروەها نەتەوە یەکگرتووەکان و چاودێرەکانیان ئامادەیەکی باشیان ئەبوو هەروە یەکێتی ئەوروپا و کۆمکاری عەرەبی و ئەوە ڕێکخراوە بیانێ تایبەتمەندیەکان کە تایبەتن بە هەڵبژاردن. هەروەها نوێنەری باڵوێزخانە و کنسوڵخانەکان بوونیان هەبوو و دوای کۆتایەتنی هەڵبژاردنەکان کۆمسیۆن راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان و راپۆرتی یەکێتی ئەوروپا و هەروەها راپۆرتەکانی کۆمکاری عەرەبی و ڕێکخراوە ناوخۆیەکان و تۆڕەکانی پەیوەندی لە عێراق هەروە کۆمسیۆن سوود لەو راپۆرتانە وەردەگرێ و توێژینەوەی لەسەر دەکات خوێندنەوەی بۆ دەکات بۆ دیاریکردنی تۆماری دەنگدەران و بەرزکردنەوەی ژمارەی دەنگدەران و هەروە بەکارهێنانی بۆ کارتی بایۆمەتری بۆ ڕێگری لە یاریکردن بە ئەنجامەکان و چەندین تێبینی وەرگیراوە وارووا سەرکەوتوو بووین لە وەرگرتنی راپۆرتەکان و تێبینیەکان لە هەڵبژاردنی 2023 زۆر بەنایەبی ئەنجامدرا هەرچەند هیچ لایەنێک و هیچ راپۆرتێک لە نێوخۆیی و نێودەوڵەتی ئاماژەی بە یاریکردن بە ئەنجامەکان نەکرد و هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی زۆر خاوێن و پاک و بێگەرد بوو نمونەیی بوو و ئێستش کۆمسیۆن سوورە لەسەرەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆر شەفاف بێت و ئەنجامی زۆر باش بەدەست بێنێت لەم هەڵبژاردنەدا و بتوانێت لە پاراستنەی دەنگدەران و کاندیداندا زۆر بە باشی سەرکەوتوو بێت. زۆر باشە. بەڕێز عیماد، من ڕاستیەکەی دیدێک تێگەیشتێکی هەرێمی کوردستان بۆ تەگوازمەوە حەزەکەم وەڵامەکەی ئێوەم دەست بکەوێت، چونکە بە دڵنیاییەوە کۆمسیۆنێکێکە لەو لایەنانەی ئەتوانێت ئەمە کۆنتترۆل بکە. ئێمە هەژمونی سیاسی لە هەرێمی کوردستانە بەسەر دوو زۆنا دابش کراوە و ڕوونە هەژمونە سیاسیەکە لەلایەن دوو هێزی سیاسی دیاریکراوە بەسەر هەرێمی کوردستانەوە هەیە. ئێوە دڵنیان لەوەی ئەم هەژمونە سیاسیە ناتوانێت کاریگەری لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دروست بکات؟
ئێمە باسی کۆمسیۆن دەکەین و ئێمە هەرێم بە شێوەیەکی سیاسی دابش نەکراوە بەڵکو دابشراوە بەسەر بازنەی هەڵبژاردنە 4 بازنەی هەڵبژاردنمان هەیە کە دۆک و سلێمانی و هەولێر و هەڵەبجەن و هەموو بازنەیە کاندیدی خۆیە کۆمسیۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە دەکا بەم شێوەیە و لە نێو ڕێکارەکانە لە نێو ڕێکار و یاساکان و ڕێنماییەکاندا کار دەکات و لە جێبەجێکردنیا بە شێوەی یەگرتووی بەسەر هەموو بازنەکانی هەڵبژاردنە کە لارێمی کوردستان بوونیان هەیە. زۆر باشە. بەڕێز عیماد بانگەشەی هەڵبژاردننی پێشوەختە شتێکە لە هەڵبژاردنەکان بەگشتی هەستی پێکرێ ئێوە لەو بارەوە هیچی دیاریکراوتان بۆ هاتووە خۆتان تۆمارتان کردووە یان جارێکە زووە بۆ قسەیە؟ هەڵمەتی بانگەشە ئێستا کە لە شەقامەکان دەبێنرێ تایبەتە بە بەشدارکردن لە هەڵبژاردن ئەوە شتێکە کە ئامادەبوونی هەیە وە کۆمسیۆن هەوڵەدا لەلەی هاوبەشەکانیەوە بۆ ئەوەی هانی دەنگدان بدات بۆ بەشداریکردن بەڵام تا ئێستا ئێمە هیچ پۆستەر و بانگەشەی هەڵبژاردنمان کە ژمارەی دەنگدەر ژمارەی لایەن و کاندیدەکانی لەسەر بێ نەمان بینیوە هەر کەسێکیش ئەوە ئەنجامدا ئەوە لێ پێچینەوەی لەگەڵ باشێت. زۆر باشە. بەڕێز عیماد پرسی وەرگرتنەوەی کارتی دەنگدان بە چۆ گەیشتووە ڕێژێکی باش لە خەڵک کارتی با بڵین دەنگدانیان نوێ کردوانێەوە وەریان گرتوتەوە ئامارەکانی لای ئێوە چیەڵن؟ بەڵێ ڕێژەیەکی بەرزە ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سادا 75 بۆ زیاتر بووە و هەروە ئێستش مانگێکمان لە بەردەم ماماوە بۆ پێشکەشکردنی کارتی بایۆمەتری با دەنگدەران و ئێستا کۆمسیۆن کار بە ڕێکارەکانی دەکا و پەیوەندی بە هاوڵاتیانەوە دەکا و هەڵمەتێکی میدیاییشی ئەنجام داوە بۆ ئەوەی هاوڵاتیان ڕوو بکەنە ناوەندەکانی دەنگدان و کارتە بایۆمەتریەکانیان وەربگرنەوە لەبەرەوەی دەنگدان بەو کارتە نەبێت ئەنجام نادرێت و ئەوەی ئێستا ماوەتەوە لە هەموو ناوەندەکانی هەرێمی کوردستان لە سەرجەم ناوەندەکانی تۆمار کەمتر لە 200,000 کارت ماوە و ئێمە پلانەکە بە شێوەیەک دانراوە کە ڕێژێکی زۆر لەو کارتانەی ماونەتەوە بدرێت بە هاوڵاتیان. زۆر باشە. بەڕێز عیماد ئێوە شارەزان بۆیە ئەم پرسیارەتان لێ یەکەم زۆری ڕێژەی وەرگرتنەوەی کارتی بایۆمەتری کارتی دەنگدان لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئەکرێ بە ئاماژەیەک ببینرێ بەوەی کە پێدەچێ ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکەش بەرز بێت ئەکرێ وا بیخوێنینەوە؟ ئەزمونونەکان کە ئێمە ئەنجاممان داوە لە هەڵبژاردنەکانی پێشوودا ئەو ڕووداوانەی ڕوویانداوە لە کاتی هەڵبژاردندا دەیزانین و ئێستا دۆخی ئەمنی زۆر باشە و هەروەها کاتەکە لەبارە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و بەشداریکردنی هەمووان تێیدا واروە ئامادەکاریەکان لەلایەن کۆمسیۆنەوە و ئەو ڕێکارانەی کە گیراونەتە بەر بۆ دەنگدان و بۆ هەڵبژاردن بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو پێم وایە بوونی چاودێری ناوخۆیی و نێودەوڵەتی ئەمە هەمووی پەیامێکیە پەیامی دڵنیاییە بۆ دەنگدەران لە هەرێمی کوردستان و پێم وایە ڕێژەی بەشداری زۆر باش دەبێت لە هەڵبژاردنەکانی داهاتوودا و ئەوەش ئەوەیە کە ئێمە و هەمووان هەوڵی بۆ دەدەین. جا بەڕێز عیماد ڕاستیەکەی من هەر لە زوومی ئێمە لەم بەرنامەیە گفتوگویەکم لەگەڵ سەرۆکی پێشووی کۆمیسیۆن دکتۆر سەربەست مستەفا هەبوو
باسی شتێکی کرد ئەمەوێ ئەم قسەی لەگەڵ تۆشە با بڵێن بگۆڕمەوانێ ڕێی ئێوە بزانم وتی بۆ پاکی و بێگەردی هەڵبژاردن یەکێک لە پرسە گرنگەکان ڕێژەی زۆری بەشداری خەڵکە هەتا خەڵک زیاتر بەشداری بکە ئەگەری توانایی هەر لایەنێک کە بێوێ با بڵێن خروقات بکە گزی بکە کەمە بێتەوە ئەو قسەی وایە بەڵێ برام سەرباز ئەزممویە لە هەڵبژاردن ئەو پێش هەڵبژاردننی 2010 لە کۆمسیۆن ئەو ئامێری ئەلکترۆنی بەکارنێنرابوو لە هەڵبژاردنە ئێستا کۆمسیۆن وەک پێشتر ئاماژەم پێکرد کە ئەوەی لە 2023 ئەوەی کۆتایی پێێناوە بەڵام ئێستا ڕێکارەکان کە هەن بە هەموو شێوەیە کۆتایی بە یاریکردن بە دەنگدانێناوە و دەنگدان تەنها لە ڕێگەی بایۆمەتریوە دەبێت بە هیچ شێوەیە ڕێگەی تر نییە بۆ دەنگدان و هەروها ئەمەش پارێزەری یەکی بنەڕەتیە بۆ دڵنیاکردنەوەی دەنگدەران و هەروەها کامێراش لە وێزگەکانی دەنگدان بوونیە و ئەو کامێرانە لە سەرەتای دەنگدانەوە تەنانەت پێش دەستپێکردنی دەنگدانیشەوە هەتا جاکردنەوەی دەنگدان لە ڕۆژی هەڵبژاردنە کار دەکەن لە دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتیشدا و تەنها لە وێزگەکانیش نا بەڵکو و تەنها لە گۆڕپانی ناوەندەکانیشدا بوونی هەیە ئەم چاودێریکردنەی کە ئێمە بەکاری دێنین سنوور دائەنێت وەک ئەوەی لە هەڵبژاردننی پێشوو سنوورماندانا سنوور دائەنێ بۆ یاریکردن بە ئەنجامەکان و تۆمەتبارکردنی کۆمسیۆن بە یاریکردن بە هەڵبژاردن کە ئەوەی هیچ بەڵگەیەکی نییە ئێمە چاودێرێکی ڕاستەقینەمان هەیە لەگەڵ ئەو چاودێریە مرۆیی کە لە چاودێری لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکان و چاودێرە نێودوڵەتەکانەوە دەکرێت. زۆر باشە بەڕێز ئیماد پرسێک زۆر گرنگە مەسلەی ڕاگەاندنی ئەنجامەکانە بۆ ئەم هەڵبژاردنە ئەگەر بەرچاوتان ڕوون بێ ئەنجامی بەرایی کەی ڕاگەێنرێ و پێشبینیەکەن ئەنجامی کۆتاییش چەنی پێ بچێت تا ڕاگەێنرێت چونکە خۆتە زانی هەتا زوو ئەم دوو ئەنجامە ڕابگەێنرێ مزداقیەتی ڕازگۆیی پرۆسی هەڵبژاردن لای خەڵک بەرزە بێت و زیاترە بێت. بەڵێ ئەم بابەتە ئێمە پەیوەندی بە متمانەی دەنگدەران هاوڵاتیانەوەیە ئێمە لە دوای کۆتاییاتنی پرۆسەی دەنگدان لە وێزیەکانی دەنگدان دەنگەکان ڕادەگەێنین ژماری دەنگداران ڕاگەێنین کارمەندان پرۆسەی جاکردنەوەی دەنگدان بە شێوە ئەلکترۆنی ئەنجام دەدەن و هەروەها لیستی ئەنجامی دەنگدەکان دەدرێت بە چاودێران و یەکێک لەو لیستانە کە دەنگەکانی لەسرە دەدرێت لە ئامێری دەنگدانەکە لە سنووکی دەنگدانەکە و هەموو لایەنەکانش نەتیجەکانیان پێدەگات و لەگەڵ ئەوەشدا کۆمسیۆن ئەنجامە بەرایەکان بۆ هەموو هەرێمی کوردستان لە دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی لە دوای 24 سعات لە کۆتاییاتنی پرۆسەی دەنگدان ڕادەگەێنێت کە ئەوەش لە ڕۆژی 21 دەی 2024 دەبێت کە ئەنجامە بەرایەکان ڕادەگەێنرێت. ئەنجامی کۆتایی پێشبینیەکەن تاکەی بخایانێ من ئەزانم ئەوە پەیوەستە بە سکاڵاکان ژماری سکاڵاکان جۆری سکاڵاکان یەکلاکردنەوەی سکاڵاکان بەڵام پێشبینیەکەن زوو یەکلا بێتەوە یان نا چونکە بە دڵنیایی ئێوە دڵنیا بن لەوەی کە پرۆسەکەوا بە باشی بەڕێوەچێ سکاڵاکانیش بکرێن پێدەچێت سکاڵای کرچ و کاڵ بن. بەڵێ
بەڵێ بەنسبەت ئەنجامی کۆتاییەوە دوایەوەی کۆمسیۆن کە ئەنجامە بەرایەکانی ڕاگەیان 3 ڕۆژ هەیە بۆ ئەوەی تانە لەلایەن ئەوانەی سکاڵانێ تانە لەسەر ئەنجامەکان بدەن دوایەوەی تانەکان تۆمار کران و پێشکەش کران دەستەی دادوەری کۆمسیۆن بەرپرسە لا یەکلاکردنەوەی ئەو تانانە وارووا کۆمسیۆن ڕێکاری وەڵامی ڕێکارەکانی خۆی ڕێکارەونەرەکانی خۆی و یاسایەکانی خۆی دەگرێتە بەر بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو تانانە واروەها دەینێرێت بۆ دەستەی دادوەری و بڕیارەکانی دەستەی دادوەری سەبارەت بەو تانانە بڕیارێکی پابەندیە ئەوانەی کە سکاڵیان کردووە ئەوان کۆمسیۆنیش ناتوانن دیسان تانەی لێ بدەنەوە بەڵام ئەو کاتێک کە پێویستە بۆ وەڵامدانەوە و یەکلایکردنەوەی تانەکان کەوتۆتە سەر ژمارە ئەو تانانەی کە پێشکەش دەکرێن و هەروەها ئەو ڕێکارانە کە دەگیرێتە بەر لەلایەن کۆمسیۆنەوە ڕەنگە پێویستی بەوە بێ کە دووبارە لە هەندێک وێزگا کە گومانیان لە سەرۆتانیان لێدراوە دەنگەکان هەژمار بکاتەوە و هەروە پەیوەستە بەو بڕیارانەی کە دەستەی دادوەری دەیدات و کۆمسیۆن پابەند دەکات بۆەوەی دووبارە بژاردنەوەی دەنگەکان بۆ وێزگەکان ئەنجام بدات بۆیە کۆمسیۆن کار دەکات لەسەر ئەم ڕێکارە بۆ ئەوە سکاڵەکان دەنێرێ بۆ دەستەی دادوەری و دوای کۆتاییاتن بە پێداچوونەوە بە سەرجەم تانەکان کۆمسیۆن ئەنجامەکان بە شێوەی کۆتایی بۆ براوەکان ڕادەگەێنێت کە لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستاندا و هەروەها پەسەندیشی دەکات. زۆر باشە ئیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق زۆر سوپاس. لطفه هەیە سپاس بۆ ئێوەش.